سڵاو لە ئێوەش سەرەتا بەخێر بێن. زۆر سپاس بە ئەو دەرفەتە. من کارزان فەرمان لە سلێمانی نیشتەجێم و لە ئێستادا سەرقاڵی بەستنی بلیارد و کڕین و فرۆشتنی مێزی بلیاردم و لەناو وەرزشی بلیاردم. من لە ساڵی 2009 لەناو وەرزشی بلیاردم، لە ئاستی شەبابم لەناو وەرزشی بلیاردم و لەناو با بڵێن لە ساڵی 2009 دەکرێت بڵێم لە 2009 بەدواوە ئیتر من هاتمە ناو وەرزشەکە و کڕین و فرۆشتنی مێزی بلیارد و بەستنی بلیارد و ئیترها وەرزشی بلیاردم بە تەواوی هەڵبژار. وەکو گوتم لە تەمەنی مناڵیەوە یعنی حەزم بە بلیارد بوو، ئەتر بۆیە خۆشم هەر لە وەرزشی بلیارد دۆزیەوە. من ڕاستە پێشتر بە تەڵی عێراق بووم لە مەلەوانی و یاریزانی کیکبۆکس بووم و بەڵام لە ئێستادا سەرقاڵی وەرزشی بلیاردم بەعام. من کە بتوڵە نێودەوڵەتیەکانم ئەبینی لە مۆبایل، یعنی شتەکەم بەلاوە جوان بوو. ئەم وەرزشە لەلایەن من و چەند کەسێکی ئەزیزی و خۆشەویست وامان لێ کرد، وامان لەو وەرزشە کرد کە بە دوور بێ لە کە خەڵک بە چاوێکی خراپ سەیری وەرزشی بلیاردی دەکرد. ئێمە جوانمان کرد ئەو وەرزشە، ئێمە هەساین خوڵمان کردەوە، پێشبڕکێمان کردەوە لەم وەرزشە و سیمایەکی جوانی ئەو وەرزشەمان نیشانی تەواوی کوردستان و خەڵکاندا کە ئەو وەرزشە ناوی بە خراپ ڕۆشتووە، وەکو ئەوەی لە کاتێ ئەگریان کۆمەڵێ مەسایلی کە بە دواوەیە نەخێوانی ئەوە شەر وەکو وەرزشی دووگۆڵی و بۆکسێن و مەلەوانی و یاخود هەر وەرزشێکی ترە، یاریەکی تەرکیزیە. گەنجێکی زۆر لە کوردستاندا لە ئێستادا سەرقاڵی ئەو یاریە. ئەو یاریە زۆر خۆشە، زۆر بە چێژە، چکە گەنجێکی زۆری لە خۆی کۆ کردوێتەوە ئەو یاریە و تەسەوڕمان نەیەکرد ساڵانی با بڵێن 2015 و 16 ئەوانە بەو شێوەیە نەبوو، بەڵام لە دوای 2018 19 ئاوە بلیار زۆر ئاستێکی باشی بە خۆی بینی لە ئێستادا گەورەترین براندەکان هاتووەتنە ناو ئیشەکە و کڕین و فرۆشتن و ئەوە پێشتر وانە بوو. پێشتر خەڵک بە مێزێکی ئاسایی، بە مێزێکی دەستکردی ئاسایی یاریانە کرد، یاریزانەکان هیچ کێشیان نەبوو. بەڵام ئێستا بە بەرزترین ئاستی مێز یاری دەکەن، یاریزانەکان کێشەی ئەوشیان نەبوو. پێشتر کێشەی دارمان هەبوو، دارێکی هاکەزایی لە قاعەکان دەبیندرا و یاریمانە کرد. بەڵام ئێستا زەخمترین و براندە جیهانیەکان هاتوۆتنە کوردستان و دارەکان فول کوالێتین بە کێشەی ئەوشمانەما، قوماش، تۆپ، ئەوانە دەبێت فول کوالێتی بن بۆ سەرمێز. ئەو شتانە گرنگە و لە ئێستادا باشترین و شاسترین مارکە جیهانیەکانی بلیار لەبەردەستی ئێمەدایە. یاریزانەکان بەو شێوەیە پێدەگەێنین، یاریزانەکان ئێمە کە خولەکەینەوەی یاخود پێشبڕکەیەکەینەوە بۆ ئەم وەرزشە بە باشترین مێز، بە فولکوالێتیترین دار، قوماش ئاوا دێن بەژاری پێشبڕکەیەکە دەکەن. جاران فەرقی جاران و ئێستا لە بلیاردا دایک و باوکەکان یعنی مناڵەکانیان ئیزت نێدا بۆ بلیارد، بۆ شوێنێکی بەو شێوەیە. بەڵام لە ئێستادا لەخوا بە زیاد بێ ئەو وەرزشە ناسراوە لە هەموو کوردستان و خەڵکێکی زۆر ئارەزومەندی بلیاردە و ئێمە ژوامان کردووە ئەو وەرزشە لە ڕق و چینەوە بگۆڕین بۆ خۆشەویستی، بۆ برایەتی، بۆ تەبایی، چکە وەکو گوتم هیچ فەرقی نییە لەگە وەرزشەکانی تر. ئێمە لێرە یاریزانی زۆر باشمان هەیە لە کوردستان. لە کوردستان یاریزانی زۆر باشمان هەیە و ئاستەکەی زۆر باشیان بە خۆیانەوە بینی و ئەو هەلوو دەرفەت و مەجاالەی ئێمە کە بۆ گەنجەکانمان ڕێخستووە توانیویانە لە بتوڵەکانی ئێمە یاخود لە پێشبڕکێکانی ئێمە کە سەپۆرتمان کردوون یا سەرپەرشتیمان کردوون
توانیویەتی ئاستی خۆی دەرخە، ئاستی خۆی بە دیار بخات کە یاریزانێکی باشە. ئەو نیشاندانی ئاستەی وایە کا بەجددی یعنی وایە کا بڕوا بۆ بتوڵەی دەرەوە. لەو ماوەی پێشوو بتوڵەیە کراوە چەند یاریزانێک یەکەم بوون، ئێستاش وا لە هەوڵان بیان بین بۆ بتوڵەی تورکیا ئینشاڵڵا. لەبەر ئەوەی ئاستێکی باشیان نیشاندا لێرە، ئێمەش ئامادەکاری و ئاسانکاری تەواومان بۆ کردووە بۆی بەشداریان پێ بکەین لە بتوڵەیەکی نێودەوڵەتی لە تورکیا. بۆ من تۆزە سەخت بوو یەکەم جار کە دەستمدایە کڕین و فرۆشتنی مێزی بلیار بۆ من تۆزێک سەخت بوو لەبەرەوەی ئەو شوێنە پێویستی بە مەخزن و بڕەپارەیەکی زۆرە ئەو ئیشە من نەمەخزەنمە بوو نە ئیمکانیەتم بەو شێوەیە بوو بۆ من قورس بوو، بەڵام بەبێت دوودڵی دەستمدایە کارەکە و هەموو ئیشێکی ژوایە ئەتر دەبێت خۆت بۆ زەرەر و بۆ قانجاز و بۆ هەموو شتێ حازرکەی کە تۆ دەستدایە ئیشێ دەبێت خۆت تەواو ئامادەکاری تەواو بکەی یعنی بۆ ئیشە. منش لە خوا بەزیاد بێتتر کوردەواری گوتی شانمدایە بەری و دەستم بە ئیشەکە کرد و لە خوا بەزیاد بێ ئێستا ژوا لە مشتومڕی ئەوەین کە براندێکی تایبەت بە خۆمم هەبێ لە هەموو کوردستان. زۆر جار ئەوەم بۆ یعنی دووچاری ئەوە بوومەوە، یعنی زۆر جار کە من واز لەو ئیشە بێنم بەجددی لە ڕووی ئاهان لە ڕووی تەبیعەت و ئێمە مامەڵەیەکەین لەگەڵ هەموو کوردستان لەگەڵ هەموو تەبیعەتێک لەگە هەموو چین و توێژێک بەبێ جیاوازی تر ناحاڵی بوون لە ئیشەکان هەیە. زۆر جار یاخود ئەوەی کە بەجددی ناڕەحەتی زۆر تایە کڕین و فرۆشتنی مێزی بلیار چکە ئێمە کە باریەکەین هەر بەردێکی هەر با بڵێن هەر مێزێکی بلیار پێکاتوە لە سێ بەردی مەڕمەر ئەو بەردانە تۆزێ بە وریایەوە بار نەکرێ ئەگەری شکانی هەیە ئەیتر زەرەر بەر ئێمەیەکوێ یاخود کەسی وەرگر ئەیتر ناحاڵی بوون هەیە زۆر جار تووشی زەرێری بۆ شێوە بووینە، بەڵام تا ئێستا بەردەوامین لەخوا بەزیاد بێ و هەر بەردەوامی شەبین ئینشەڵڵا. زۆرترین جۆری مێزی بلیارد هەیە، نوعمارکە هەیە، ویراکە هەیە، ڕایلی هەیە، کینشۆت هەیە، کینشۆتی تۆڕبۆ هەیە، مێزی زەکی بلیاردۆ هەیە، سوپەرماستەر هەیە، ساپڕۆ هەیە، ئەنواع و ئەشکاری مێز هەیە. بەڵام لە ئێستادا برانە جیهانیەکان لە ئێستادا ئەوەی زۆر مەرغوب پێ مێزی زەکیە بەلای منەوە، بەلای خەڵکی ترەوە نازان بەس بەلای منەوە مێزی زەکی بلیارد زۆر باشە. هەموو مێزەکان تایبەتمەندی خۆی هەیە لەبەرەوەی تایبەتمەندیەکانی ئەوەیە کە لە ڕووی کوشن ئێستا هەر کەسێک ئەگەر مێزێکی بلیار ببینێ هەر بۆ معلوماتی عام هەر کەسێ مێزی بلیار ببینێ ئەڵێ باشە خۆ یەک ساحێ یەک تۆپە یەک شتە کوالێتی و فەرقیان چییە؟ یعنی فەرقەکە لە کوشتە لە بەردەکەیە لە قوماشە لە جۆری تەختەکەیە تەختی پشت کوشن و پاشان جیاوازیەکی زۆری هەیە لە ڕووی ڕەبەڵەکانی لە ڕووی دیشەکانی دیشی بورغەکانی زۆر فەرقی هەیە. لایەنی بەستن وەکو بەستنی مێزی بلیار هەموو قۆناغەکانی زۆر قورسە، بەڵام بە تایبەت لیڤڵاتی مێزەکە ئەگەر نابێ یعنی ئەهان نابێ بە ملیم تیای بێ، نابێ بە ملیم بە تاڵەموویەکیش نابێ خواری تیا بێ، چونکە بە هەموو شێوەیەک ئەو مێزە خوارەکاتەوە. ماش و تۆپ و کوشن ڕەبەڵ ئەوانە زۆر دەورە بینێ بۆ یاریزان، فەرشی ئەسڵ کوالێتی ئەوانە جۆر ئەو وەسایەشی کە مێزەکە ئەباستێ دەبێت بە ستاندارد با بڵێن قماشەکە بە ستاندارد قماشی ساحەکە بە ستاندارد و فول بە ستاندارد و ئەکادیمی ئەو قماشە ڕاکێشە سەحبکە و بیبەستێ
ئەگەر بۆ بتوڵە نێودەوڵەتیەکان دەبێت بەو شێوەیە بەسترێ فول قانونی بە ئەکادمی یەک جار بە کاپسەر بە ملیم ناوێ فەرق و جیاوازی هەبێ بەو شێوەیە بەسترێ قماشەکە ئەو شتانە زۆر دەوری هەیە بۆ یاریزان. دەبێت لە جەوێکی سەقامگیردا لە جەوێکی تایبەتدا یعنی دەبێت تۆ دەست بکەی بە وەرزشە لەبەرەوەی نابێ بە میزاجی یاریکەی یعنی تۆزێک بێتاقەتیت پێوە دیار بێ یاریت بۆ ناکرێ و تۆپت پێ ناچێ بۆیە دەبێت لە کەشێکی زۆر هادەدا بێ یاریەکانی خۆت بکەی و تەمرین بکەی و ئێمەش ئەو کەسانی کە دێن بۆ هۆڵەکەمان تەمرینی تەواویان پێ دەکەین و لە خزمەتیاندا دەبین بە هەموو شێوازەکان زۆر جار پرسیارەکەن یان چۆنی فێرکاریەکان بابەتەکان چی و چین ئەتر ئێمەش جوابیانە دێنەوە بە پێویست خزمەتیانە تەبعاً بەلای گەنجانەوە ئەگەر کەسێک هەبێ زوو یارمەتیت بدە و دەستە بگرێ زوو فێرەبی بەڵێ و یاری بەلیار تەرکیزیە من تقریبا وەکو پێم گوتی لە 2009 تاکو ئێستا من لە ناو بلیاردم هێشتا هەنێشتی بلیار نازانم هێشتا یعنی بلیار تەرکیزیە چەند قوڵ بیری لێ بکەیەوە هێشتا کەمە یعنی کە دەیبینی چەند تۆپێکە لەسەر مێزەکە ئاوا ئاسان دیارە بەڵام کە دەڕۆیە ناو قوڵای یاریەکەەوە بۆ شێوە نییە تۆزە قورسە بەڵام کەسێکیش ئەگەر حەزی لێبێ ئاسان فێرە بێ لە چاو پێشتر دەتوانین بڵێن هەم کۆمەلگا هەم دایک و باوکە بە ڕێزەکان یعنی هۆشیار بوونەتەوە بۆی کە وەکو جاران سەردەمی جاران نەماوە وەکو گوتم یاری بلیار کە دایک و باوکان مناڵەکانیان ئیزنێدا یاخۆت کەسێک بەلاوی جوان نەبوو بێ بۆ هۆڵێکی بلیار لە ئێستادا ئەمە زیاتر ئیشمان لەسەرەوە کرد بە کە بلیار بناسیێنین بە تەواوی جیهان و لە ئێستاشدا ئارەزومەندێکی زۆری هەیە بەڵام لەخوا بەزات بێ یعنی ئێستا هەم سەردەمەکە پێشکەوتەوە هەم خەڵکیش جوان بیرەکاتەوە لەخوا بەزیاد بێ ئێستا کوڕ و باوک بەیەکەوە دێنە قاعەکەی ئێمە یعنی باوکەکە کوڕەکەی خۆی دێنێ زۆر بەلاوی ئاساییە و زۆر جار هێناوێتی گوتۆتی گریمان گوتۆتی کارزان ئەوە کوڕەکەمە ئەتر ئۆندەی ئەگە منش لێرە نەبووم ئاگار لێ بێت تەمرینی پێ بکە فێری بکە گوتومە بەسەر چاوم یعنی لەخوا بە زیاد پێ یعنی ئێستا بلیار وای لێ هاتووە وەکو فێرگەکانی تر ئێمە ئیش لەسەر ئەو بابەتە شەکەی نیشەڵا کە لە بەرنامەمانە فێرگەیەک بکەینەوە فێرگەیەک وەکو فێرگەیەکی دووگۆڵی وەکو فێرگەیەکی کاراتی چۆن ئەوانە هەیە با بلیاردش فێرگەیەکی هەبێ بەڵام لە ئێستادا وەکو گوتم زۆر هۆشیار بوویتنەرەوە ئەو خەڵکە زۆر لە چاو جاران زۆر فەرقی کردووە ئێمە کە کڕین و فرۆشتنەکەین تەبان جیاوازیش هەیە جیاوازیش هەیە لە چین و توێژەکان و شار بۆ شار و ئێمە لە تەواوی عێراق کارەکەین بەش کوردستان و عێراق تەبان لە زیاتر هەر باپڕن لە ڕووی و مێز و شیشەوە زیاتر منطقەی کەرکووک گەنجەکانی کەرکووک زیاتر حەزیان بە مێزی سوپەرماستەر و سامپڕۆ و ویراکای تایوانی و ئەوانە زیاتر هەیە و با بڵێن گەنجەکانی یاریزانەکانی هەولێر زیاتر حەزیان بە مێزی زەکیە سلێمانیش بە هەمان شێوە یعنی لە ڕووی داریش تا حەدێ لە ڕووی داریش جیاوازی دار شار بۆ شار فەرقەکە زۆر و کوالێتی یعنی تەبعاً فەرقەکە جگە لەوەی مێزەکانت باش بێ و حەسەب ئیمکانیەتی خۆتە کە بە چ کوالێتیەک دایەنەی بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە ڕێز لە مشتریەکان بگریت پێویستە ڕێزێکی تایبەت لە مشتریەکان بگریت و کەشێکی لەباریان بۆ دروستکەی و بەدەنگیانەوە بچی لە هەر بارودۆخێک و کێشەیەکی سەر یاریەکە
پێویستە ڕێزێکی تایبەتیان لێ بچیرێ و لە کوردەواریش گوتویانە مشتری مەلیکە لە هەموو شوێنێ دەبێت ڕێزی لێ بچیرێ. تەبان بۆ مشتریش مێزی بلیاردەکە ئەساسە، بۆ مشتری ئێستا هەیە یاری نازانێت کێشەی نییە ئەگەر لەسەر ئەرزەکەش یاری بکە، بەڵام بۆ یاریزان پێویستە، یعنی پێویستە تۆ مێزێکی فول کوالێتی پێشکەشکەی و تۆپێکی باش لەسەر مێزەکە بەکاربێنی و دارێکی باش لەسەر مێزەکە بەکاربێنی و گرنگی تەواو بە مشتریەکان بدەیت. ئێمە لێرە هەموو ئەو ڕێکارانەمان کردوتە بەر بۆی کە مشتری دێ بۆ ئێرە بێتاقەت نەبێت. مێزی بلیار زۆر جار ئێمە دووچاری ئەوە دەبینەوە لە کاتی کڕین و فرۆشتنە مێزێکە بینن ئاوادانراوە خەڵک وایە زانێ وەکو قەڵوێرە دوو نەفەر ئەو سەر و سەری بار دەگرێ و لەبەر دەستی دایاندرێ. نە، ئەو مێزە دەبێت پارچە پارچە بکرێ، دەبێت وەستای شارەزابی کاتەوە و پاشان بیبەستێتەوە. هەوا هەر مێزێکی بلیار پێک دێ لە 3 بەردی مەڕمەڕ، هەر بەردێکی 120 کیلۆ دەبێت. بەعامی تقریبن بەعامی مێز لەوەیە بچێت بۆ 500 کیلۆ، 600 کیلۆ، 450 کیلۆ هەیە، ئیتر ئەنواع هەیە. بەڵام مێزی بلیار دەبێت پارچە پارچە بکرێت و دووبارە ببەسرێتەوە. زۆر جار ئێمە کێشەی ئەومان هەیە لە کاتی داگرتنی بەردەکانی قورسە و کابرای کڕیار بۆ گەڕانەوەی چەند بڕەپارەیەکی خۆی ئێمە ستافی خۆمان هەیە بە شارەزایی ئەو بەردانە دایەگرێ و بارەکرێ و ئەوانە بۆ گەڕانەوەی چەند بڕەپارەیەکی خۆی دەڵێ خۆم و دووسێ گەنج دێن سەیرەکان لە قووەتی و گەنجانە نییە، دووچاری زەرەرە بێتەوە. ئەو بەردە لە قووەتی و گەنجانە نییە بار بکرێ بۆ ناو سیارە، دووچاری زەرەرە بێتەوە. بۆیە ئیتر کابرا زەرەرەکا لەو بینەیە و مێزی بلیار بەو شێوەیە. ئاستەنگی زۆرمان بۆ دروست بووە لە کارەکانمان. ئەو کارە ئاسان نییە، کڕین و فرۆشتنی مێزی بلیار تااقەت و وەستا و پرۆژە و مەخزن و زۆر شتی دەوێت، وردەکاری زۆر دەوێت. دەبێت یعنی بە مێشک زۆر هیلاک دەکات، زۆر هیلاک دەکە بە مێشک. بەڵام ئێمە لەخوا بەزیاد بێ ئەو ئاسانیانەشمان تێپەڕاندووە لەبەرەوەی ئێمە لە سۆشیال میدیا کارەکانمانەکەین و تەواوی با بڵێن ڕێکلامەکانمان لە سۆشیال میدیایەکانە و لەوێشەوە خەڵک ئیتر ئەیبینێ و تەڵەبیات و داواکاریەکانی خۆیان دەگەن بە ئێمە و ئێمەش بۆ پەڕیتوانەوە ئیتر خزمەتیانەکەین. هەیە دەڵێ قاعەیەکمان بۆ دابنێ یاخود ئەوەی کە 2 مێزم دەوێت یان 7 مێزم دەوێت 10 مێزم دەوێت بە کامل ئەشیاوە بە هەموو شتەوە. ئێمەش بەدەنگیانەوە چین بێ فەرق و جیاوازی لە هەموو چین و توێژەکان ئەنواع شار لە تەواوی کوردستان و عێراق کار دەکەین بە بێجیاوازی. مانای لۆگۆکە خەڵکێکی زۆر پرسیارەکە، بەڵام لەو بەرنامەی ئێوە بابیکەم بە سوپرایز زوویتر بابیڵێم. ئەو لۆگۆیە ئەو لە لۆگۆکەی خۆم سێپید لە بەشی خوارەوەی هەیە CHA بەلاتینی ئەگەر لێکی بدەیەوە واتە چای ئەحتیاجی چای خواردنەوە. ئەوم قەت لەبیر ناچێ، یعنی من پارەی یەکچان پێ نەبوو، ئەو ڕاستیە پارەی یەکچان پێ نەبوو. زۆر حەزم بە چا بوو لە شوێنێکە ئەگەر بیان گوتایە سەفەرێکی ئەمریکات بۆ ڕێکە خێنیان چایەکە بۆ بکرین دەمگوت چایەک، یعنی ئاوا حەزم بە چا بوو. بەڵام نەفسم ڕێگەی نیدا، یعنی ها چەند برادر لەو کاتە چەند برادر لەوێ دەیانگوت وەرە چایە بخۆ، 250 چایەکم پێ نەبوو سوێن بەخوا. ئەو چایەم قەت لەبیر ناچێ، ئەو چایەم لەبیر ناچێ. بۆیە دایم لەسەر لۆگۆکەشم ئەوم نووسیوە، یعنی داوا دەکەم لەو گەنجانەش کە لە کار نەترسن بە هەموو شێوەیەک، یعنی بێنە ناو کارەکەەوە کەسابەت زەرەری تایە قانجازی تایە. بەڵام ئێستا هەیە دەڵێ من هیچم پێ نییە بە چۆن بێمە ناو ئیشەوە، هیچی پێ نییە بە ڕیکلام سەرەتاوەرە بە بابەتێک وەرە، یعنی تۆ کابرا
من مێزێکم هەیە پێ لەگەڵ من وەرە ڕێکەوە ڕیکلامێک بۆ من بکە مێزەکە گریمان ئەگەر فرۆشتە با شتێکی بڕەپارەیەکی کەمی بۆ تۆ تیاابێ قەیچێکە منیش هەروە دەستم پێ کرد من مێزم بۆ خەڵکە فرۆش دوای من مەغزەنی خۆم کردەوە لە خوا بەزانین مەغزەنێکی گەورەم هەیە وە خاوەنی چەندین مێزم ئێستا وا لە بەرنامەمە براندێکی تایبەت بە خۆم دابنێم یعنی ئێوەش لە ئیش مەترسن منەوەی لە چواردەوری خۆم بوو بێ پێم گوتووە وەڵڵا یعنی پێم گوتووە من لە کاتی ئیشەکەشم قەت سڕی میهنە و نازام ئەو شتانە لای من نییە من دەمەوێت برا بچووکی بۆ هەموو کەسێ بکەم و ئیشەکەی من ببن با فێر بن با ئیشەکەی هەر کەسێ ئەگەر ویستی من مهنەکەی من مێز بەستنە مێزی بلیاردە کڕین و فرۆشتنە هەر کەسێ حەزی لێبوو فێری یەکەم بەبێ بەرامبەر بەبێ هیچ شتێک وەکو کە پێشتر یاریزانی مەلەوان و یاریزانی بۆکسێن بووم چەند ساڵە یەکەمی عێراق و کوردستان بوومە لەو مەجاالانە دوایی هاتووتمە ناو بلیارد وەرزشی بلیارد لە سەرەتادایتر من لە با بڵێن هەر بەیەکەوە لەگەڵ مەلەوانی و بلیارد و ئانەشمە کرد بەڵام بە دەرەجێک 2007 بوو یان هەشتە بوو پێم ئەبێت تاو وازم لە بتوڵەی مەلەوانی و هەموو بابەتەکانی مەلەوانی هێنا بەسای ئیشی بلیاردەوە ئەو مەجال و کات و دەرفەتەم نەما و بەڵام زەرەریشم کرد هەر مەلەوانیەکە زۆر باشە بۆ سەحەتی خۆم ڕۆژ بە ڕۆژ لە خوا بەزیاد بێ بەرەو پێشەوە ئەڕۆین لە کارەکانمان بۆ متمانە و ڕاستگۆیی لەخوا بەزیاد بێ ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوەمان دەبا لە کارەکەمان لەوەیە لە ئایندەیەکی نزیکی شەڵا براندێکی تایبەت بە خۆمان هەبێ و هاوردەکردن و بەستنی مێزیشمان هەر بەردەوام بێ و دانەڕێن لە ئیشەکە زۆر سپاس بە و دەرفەتەی ئێوە دووبارە دەستان خۆش بێ داواکارم لەو گەنجانەی کە دەڵێن ئیش نییە چی بکەین ئەو کوردستانە وایە ئیشی تیانە ئەو پارەی لەو کوردستانە هەیە باوەڕ ناکەم لە دەرەوەش هەبێ گەنجی ئێستا بە دەرەوەی گرتووە بە ئەوروپای گرتووە بەڵام غەڵەتترین شتەکەن کە دەڕۆن لێرە گریمان دەفتەرێ دوو دەفتەر سەرفەکەن بەس بۆ ڕێگای ئەوروپا ئێتر لەوێ لە عێراقی بۆ دەست پێەکەن لە سفرەوە دەست پێەکەنەوە کاکە شتی وا چۆنە بێ یعنی من داواکارم لەو گەنجانە کە ئەو بڕەپارەی لێرە لە ڕێگای ئەوروپا سەرفێکەن و ئەچن خۆیان دووری دایک و باوکیان هەڵەبژێرن دووری خانەوادەیان هەڵەبژێرن غەریبی هەڵەبژێرن وەڵڵاهی ئەو پارەیە لێرە بە خاتەی شێک یەک عیبی نییە و خۆشترین ژیانیشە لەوێ سیلەی ڕەحم نییە بەزەیی نییە ویژدان نییە لێرە ئەگەر نانیش نەبی بیخۆی خەڵک بە دەنگتەوە دێ خەڵک خزمەت دەکا کەس لە برسان نەمردووە داواکارم لە گەنجەکان یعنی لێرە هەتا ئێرە هەبێن نەچن بۆ ئەوروپا و ئەو بڕەپارەی لە ئەوروپا سەرفی دەکەن بێن لێرە بیخەنە پرۆژە و بیخەنە ئیشەوە دەبن بە خاوەن بزنسێکی خۆیان و باشترین ئیسفادە دەکەن بۆ بڕەپارەی لە ئەوروپا سەرفەکەن با بێن لێرە سەر